لە سیهەمین ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی باشووری کوردستان کە بووە هۆی ڕاماڵینی دەسەڵاتە ستەمکار و خوێنمژەکەی بەعس پەرلەمانی کوردستان بڕگەیەکی دانیشتنەکەی تایبەت کرد بە ڕاپەڕین. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش وتی لە کەسوکاری پێنج سزادراوەکەی بادینان و شەهیدانی خۆپیشاندانەکانی مانجی 12 ساڵی ڕابردوو بپرسن کە ڕاپەڕین چی بۆ هێناون. لە پاش 30 ساڵ هێشتا زامی ئەنفال ساڕێژ نەبووە کە سوکاری ئەنفالکراوان چاڕوانی ئێسک و پرسکی خۆشەویستانیانەکەن. لە بواری دادگەری کۆمەڵایەتیە لە کوردستان هاوڵاتێکی خان پێداویستی تایبەت 8 ساڵە چاڕوانی موچەی 150,000ەکە، بەڵام سەدان خەڵک موچەکەیان لەسەر و 3 ملیۆنەوەیە کە هێندێکیان نایاساین. لە بواری ئازادیەکانە ئەوە شەهیدی وایە تاقانەی 6 کوشک تا ئێستش بکوشەکەی دەستگیر نەکراوە، شەهیدی ئازادی و ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندانەکانە. بە هەمان شێوە شەهید هەرێم تەمەنی 13 ساڵ ئەمانەوەی دوای ڕاپەڕینین تا ئێستا بکوشەکانیان دەستگیر نەکراوە، لە خۆپیشاندانی سەید سادق شەهید کرا. ئەبێ لە کەسوکاری 5 سزادراوی ئازادی بادینان بپرسین بۆ چوونیان لەسەر ڕاپەڕین چییە. ئەوە عایشەیە. پەرلەمانتارێکی دیکەش وتی ئەنجامەکانی ڕاپەڕین پەراوێز خراون، نەخاوەنی دەستورین، نە ئازادی ڕادەربڕین هەیە و نە یاساش سەروەرە. ئامانجەکانی ڕاپەڕین لە ئێستادا پێچەوانە بۆتەوە لە لای هاوڵاتیان و شەقام و زۆر بەلاوازی باسی ئامانجەکانی ڕاپەڕین دەکەن، چونکە لەبەر ئەم هۆکارانە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان تا ئێستا بەڕوونی دیار نییە، هەرێم خاوەنی دەستوری سەر بەخۆی خۆی نییە و هەروەها ئابووری کوردستان بەهۆی دەستێوەردانی حیزبی ئابووری کوردستان لە کەرتی گشتی و تایبەتی لە قەیرانی قوڵدایە. دەستکەوتی ڕاپەڕین بەڕای من بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوە بووە نەبوونی ئازادی ڕادەربڕین و هەروەها پێشێلکردنی مافی مرۆڤ. خەڵک دەبینین خەڵک چالاگوان ڕۆژنامەنووس لەسەر ئازادی ڕادەربڕن ڕاپێکی زیندان دەکرێت و هەروەها ڕاودوو دەندرێت. من لە یادی ڕاپەڕینە سەرخۆشی و ماتەمەنی لە خەڵکی کوردستانەکەم. پەرلەمانتارێکی یەکگرتووی ئیسلامیش لە ساڵیادی ڕاپەڕیندا سەرخۆشی لە هاوڵاتیانی کوردستان کرد بەهۆی ئەو دەسەڵاتە گەندەڵەی لە دوای ڕاپەڕینەوە هاتۆتە سەر حکومڕانی. ڕاپەڕین کرا کاڵبوونەوەی ئینتیما بۆ نیشتیمان ڕۆژ بە ڕۆژ لە لای گەنجانی ئەم وڵاتە پەرە ئەسێنێ. ڕاپەڕین کرا بەڵام ئازادی ڕادەربڕین لە پاشەکشێدایە، پەراوێزی دیموکراسی لە پاشەکشێدایە، سەروەری یاسا و دەستێوەردان لە دادگاکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ئەگەڕێتەوانێ. تۆڕەکانی مافیا بە 100 تاسەری وڵات و بە 100 جەم سێکتەرەکاندا بڵاو بوونەتەوانێ و هەزاران دەرچوو لە یاسا، نەحساب بۆ بازگە ئەکەن، نەحساب بۆ پۆلیسی هاتوچۆ ئەکەن، نەحساب بۆ پۆلیسی دارستان و ژینگە ئەکەن. دەستگیرکردنی مامۆستایان و سزادانی چاڵاکوانان و دروستکردنی دەیان قەیرانی یەک لە دوای یەک کە تەنها چەند بنەماڵەیەک لێی بەرپرسن وای کردووە هاوڵاتیان خۆزگە بە زەمان و کاتێک بخوازن کە ژێردەستە و ستەملێکراو بوون، بەڵام سکیان تێردەکرا و مافیان پێدەدرا. ئەوەی نەبوو تەنها ئازادی بوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.